کۆنفرانسی گشتی دامەزراندنی بزوتنەوەی گۆڕان لە شاری کەرکووک بە ئامادەبوونی هەردوو ئاراستەی کوردسات و گردی زەرگەتە و نزیکەی 800 ئەندام لە کۆی 2132 ئەندام بەڕێوە چوو. دوای تێپەڕبوونی یەک کاتژمێر بەسەر دەستپێکی کۆنفرانسەکە بەرەی ئاراستەی گردی زەرگەتە بە بیانووی پێشێرکاری یاسایی و لایەنگری کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق هۆڵی کۆنفرانسیان جێهێشت و بایکۆتی پرۆسەکەیان کرد. ئەمڕۆ لە شاری کەرکووک کۆنفرانسی بزوتنەوەی گۆڕان بەڕێوە چوو. دیارە ئێمە وەکو بەرەی دەستور بایکۆتی پرۆسەی کۆنفرانسەکەمان کرد لەبەر ئەو هۆکارانەی خوارەوە کە کۆمەڵک خوروقاتی یاسایی یان قانونی هەیە لەم مەسەلان. یەکەمیان بەڕێزان بەپێی یاسای و پەیڕەوی ناوخۆی کۆمیسیۆن کات و شوێنی دیاریکردنی و یاسای ئەحزاب مخەوەلی حزب و حزبی سیاسی دیاری دەکات، نەک کۆمیسیۆن لەم بابەتە با بڵێن شوێن و مەکانی کۆنفرانس دیاری بکە. ئەمەش دەرخەری ئەوەیە کە کۆمیسیۆن بە جۆرێک لە جۆرەکان تەڕەفی ئەم مەسەلەیە. داڵێکی تر بابەتی دەنگدان بەڕێزان بەپێی دەستوری عێراقی دەنگدان نهێنی و ڕاستەوخۆیە، خەڵک ئازادە بۆ ئەوەی بە ئاسانی دوور لە هیچ ژێرفشارێکە دەنگی خۆی بدە. بەڵام بەڕاستی ئەمڕۆ کۆمیسیۆن هەوڵێکی جددیدا بۆ ئەوەی دەنگدانەکە بە شێوازێکی ئاشکرا بەڕێوە بچی و لەگەڵ ئەوەشە بە هەمان شێوە ئەمڕۆ کۆمیسیۆن جۆرێک لە تەڕەفی پێوە دیار بوو بەپێی ئەو خوروقاتانەی کە هەبوو. و لەگەڵ ئەوەشە یەکێک لە بێحورمەتی قانونیەکانی کۆمیسیۆن بریتی بوو لەوەی بە زمانێکی هەڕەشەی کرد لە بەشداربووانی کۆنفرانس بە تایبەت ئەو بەرەیە کە پێمان دەڵێن بەرەی دەستور، بەڵام ئەو بەرەی کە با بڵێن بەرەی کورساتن معەزەز مکەڕەم دانیشتبوون بەبێ هیچ زۆرێک لە فشارێک و هەڕەشەیەک ئامادە بوون. دوای مانەوەی لە هۆڵی کۆنفرانس ئاراستەی کورسات ڕێخەری گشتی بزوتنەوەکان هەڵبژارد پەیڕەوی نێوخۆی بزوتنەوە کە پەسەند کراو 55 ئەندامی هەمیشەی و 5 ئەندامی یەدەک بۆ جڤاتی نیشتیمانیش هەڵبژێردران. کۆنفرانسەکە لە ڕێو شوێنێکی قانونی ئوسوڵی ڕێکخراوەیی لەژێر چاودێری بەند و مادەکانی یاسای پارت و لایەنە سیاسیەکانی فیدراڵ گرێدرا، تیایدا ئەندامانی دەستەی گشتی بزوتنەوەی گۆڕان کە ڕێژەی یاسایی بە پێی دانپیانانی لیژنەی کۆمیسیۆن تیا تەشکیل بوو، جڤاتی نیشتیمانی یان بڵین سەرکردایەتی و ئەوەی لە ناو دەستوری ڕێکخراوەی بزوتنەوەی گۆڕانە بە جڤاتی نیشتیمانی ناسراوە هەڵبژێردران کە بەڕێز دانا ئەحمەد مەجید وەک ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەڵبژێردرا و جڤاتێکی 55 ئەندامی هەمیشەیی و 5 ئەندامی یەدەک هەڵبژێرا. دەستوری ڕێکخراوەیی بزوتنەوەی گۆڕان بۆ قۆناغی داهاتووی کاری ڕێکخراوەیی هەڵبژێرا. دوای کۆنفرانسی دامەزراندن ڕوون نییە چارەنووس و کارەکانی هەردوو ئاراستەی کوردسات و گردەکەی زەرگەتەی بزوتنەوەی گۆڕان بەرەوکوێ دەچێت، بە تایبەت کە وەک دەردەکەوێت ماوەیە کە هەردوو ئاراستەکە لە بیرکردنەوە و هەنگاویشدا لە یەکدی دوورن. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، کەرکووک.